خوێندکاری ژیر بە هیوای کاتێکی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجیەکەم گەیشتمە لاپەڕە 47. لاپەڕە 47 باسی ساغ بکەوە، بیر بکەوە و گفتوگۆ بکە، بەوانەکەدا بگەڕێەوە تا وەڵامی پرسیارەکان بدەیتەوە. پرسیاری ژمارە 1: چی دەبێت ئەگەر ڕۆژەکانی ئەحمەد بەسەری بردووە لە خوێندنگە 12 بێ؟ گۆڕاوێک واتە پیتێک بەکاربهێنە تا دیاری بکەی چۆن دەتوانی ژمارەی کاژێرەکان بدۆزیەوە. لێرە خوێندکاری ژیر بە دڵنیاییەوە باسی لاپەڕەکەی پێش ئەو لاپەڕەیەی دەکا کە باسی ڕۆژەکانی ئەحمەد بوو لە خوێندنگە. ئەگەر بچین تەماشای بکەین لێرە کەوا ئەحمەد ڕۆژانە واتە هەموو ڕۆژێ ئەو ڕۆژانەی لە خوێندنگەیە چەند کاژێر لەوەیە 6.45%. 6.45% لێرە لەو پرسیارەی لەو ڕاهێنانەی ڕۆژەکان 7 ڕۆژ بوون بەهایەکە دیتراوە. ئێستا لە پرسیارەکەیمە ڕۆژەکان لە جیاتی 7 چەند ڕۆژن؟ 12 ڕۆژە. ئەوجە نووسرایە چ دەبی ئەگەر ڕۆژەکان 12 ڕۆژ بی؟ بێگومان هیچ نابی، هەر ئەوەیە کە یەکەم جار بڕەکەی بنووسین، دوایش بزانین 12 ڕۆژ دەکات چەند کاژێر ئەحمەد لە خوێندنگەیە. ئەوها ئەحمەد لە خوێندنگە ئەمن گۆڕاوەکەم بەڕ دانایە واتە ڕۆژ دەتوانی هەر پیتەک هەر گۆڕاوێک دانەی خوێندکاری ژیر هیچ مەرجنیا ڕە توانی پیتی یەکەمی ناوی خۆت دانەی. ئەوجا بڕەکەم نووسی ئاوا 6.45 جارانی پیتەکە. ئەو پیتەواتە ژمارەی ڕۆژەکان، ئەو 6.45 واتە ژمارەی کاژێرەکان. بە دڵنیاییەوە پێویست ناکە ئەو هێمای جارانیان لێکدانەی بنووسم، بەڵام ئەگەر بشنووسم هەڵە نییە، هەروەکو یەکە. ئێستا ئەگەر بمانەوێ بزانین چەند کاژێر بە 12 ڕۆژ چەند کاژێر ئەحمەد لە خوێندنگەیە چ دەکەین؟ خوێندکاری ژیر 6.45 جارانی 6.45 جارانی 12 دەکەین جاران. 2 جاران 15، 2 جاران 4 8، 1 9، 2 جاران 6 12، 1 جاران 2، 1 جاران 5 5، 1 جاران 4 4، 1 جاران 6 6. ئێستا کۆیان دەکەمەوە هەردووچی سفرەکە دێتە خوارێ 5 و 9 4 2 4 7، 1 8 1 و 6 7. فاریزەکەش چێدا دێنم چونکە لێرە دووخانەیە لە ڕاستی فاریزە، لێرەش دووخانە لە ڕاستی فاریزە. دەژمێرم 1 خانە 2 خانە. فاریزەکەم دادەنێم. ئەگەر ناخەمڵاندنە چی دەتوانم بکەم؟ خوێندکاری ژیر دەتوانم ئەو ژمارەی بکەمە 10، ئەوەش بکەمە 7 بۆ وێنە. 7 جاران دەکا 7 واتە ژمارەکەی من دەبیت لە 7 زیاتر بی، بەس بە هیچ جۆرەك نابی 7 بی یان نابی 774 بی. واتە هیچ پێویست ناکە هەتا ئەگەر نەشزانی فاریزە لە چێ بە خەمڵاندن دەبی بزانی، هیچ پێویست ناکە لێرە هەڵەی بکەی خوێندکاری ژیر. ئەوە تەواو بووین. چمەوە لای پرسیاری ژمارە 2 ڕوون بکەوە.
چۆن پرسیارەکە شیکار دەکەی 3 و 2 یەکسانە بە پیتی ج دا بەش 2. واتە ڕوونکردنەوەکە چییە؟ یەکەم جار ئەوە هاوکێشەیە. لەبەر چ هاوکێشەیە؟ چونکە هێما یەکسان هەیە و چونکە پیتێکی نادیار هەیە، ئەوە هاوکێشەیە. شیکاری بکەم واتە دەبی بزانم ئەو پیتە دەکاتە چەند بە ژمارە، ئایا دەکاتە 2 دەکاتە 3205 نازانین جارێ. بەڵام لێرە زۆر زانیاری هەیە. ئەو زانیاریانە چییە؟ ئەگەر ئەمن ئەو ژمارەی نادیارەی ئێرە دابەشی 2 بکەم دەردەچی 3 فاریزە 2. واتە هەتا بزانم ئەو ژمارەیە چییە دەینم ئەو 2 ژمارانە لێک دەدەم. واتە پیتی ج دەکاتە یەکسانە بە 2 جاران 2 4 3 جاران 2 6. فاریزەکەش لە چێدا دەنێم؟ یەک خانە لێرە. واتە فاریزەکەم زانی لە چێدانێم؟ 6 و 4 لەدا. ئەوە شیکارم کرد، ئەوە پرسیارەکەم شیکار کرد. ئێستا دێمە لای ڕاهێنانی ئاراستەکراو. بەهای هەر بڕێک بدۆزەوە. واتە ئەو پیتە لابە ژمارەکە کە هەیە دانێ کۆی بکۆ لەگەڵ ئەو ژمارەی پاشی بزانە دەکاتە چەند. ئەوەش زۆر ئاسانە. بڕەکە یەکسانە بە پیتەکەی لا دەبم لە جیاتی پیتەکەی 8 و 3 دادەنێم 8 و 3. ئەو جە کۆی دەکەمەوە لەگەڵ 3 و 4. ئێستا با کۆیان کەمەوە دەکات چەند؟ فاریزە لە ژێر فاریزە بێگومان 3 لەگەڵ 4 کۆی بکەمەوە دەکاتە 7. فاریزەکەی دێنمە خوارێ 8 و 3 دەکاتە 11. بڕەکە بەهای ئەو بڕە یەکسانە بە 11 و 7 لەدا. پرسیاری 4 1 و 6 دابەش پیتی ب. واتە 1 و 6 دابەش 0 و 4. 1 و 6 دابەش 0 و 4. چونکە فاریزە هەیە لێرە خوێندکاری ژیر دەبی ئەمن فاریزەکەی بگوازمەوە لای دەستی ڕاست. واتە ئەو ژمارەی دەبی بکەمە ژمارەیەکی سروشتی. کە ئەو ژمارەم کردە ژمارەیەکی سروشتی لاچارم لێرەش فاریزەکەی ببەمە دەستی ڕاست بە هەمان خانە. ئەگەر لێرە یەک خانە بوو لێرەش دەبی بە یەک خانە، ئەگەر لێرە 2 لێرەش 2 نابی جیاوازی هەبی. لێرە فاریزەکە بە یەک خانە دەینمە ئێرە، لێرەش فاریزەکە بە یەک خانە دەینمە ئێرە. ئەوجا دابەش دەکەم دەبیتە چەند؟ بێگومان کە فاریزەم هینا ئێرە چونکە هەر سفر هەیە لێرە پێویست ناکە فاریزەکەی بنووسم. ئەگەر بشنووسم هەڵە نییە، بەس پێویست ناکە. ئێستا 16 دابەش 4 یەکسانە بە 4 واتە بەهایەکە دەکاتە 4. بەهای ئێرە یەکسانە بە 4. پرسیاری تەواو بووین لێرە یان پرسیاری 5 مایە؟ پرسیاری 5 ئەو ژمارەیە کەم مئیش دەکاتە 4 و 4 فاریزە 0.8 واتە 9 فاریزە 16 کەم 4 فاریزە 0.8 بزانین دەکاتە چەند. لێرە دروستم نەکردێ دیارە مادام بە هەر 9 فاریزە 16 کەم 4 فاریزە لەژێر فاریزە 0.8 زۆر ئاسانە. 6 کەم 8 نابی ئەو یەکەی خوڕ دەکەمەوە 6ەکە دەبیتە 16 یەکەکەش دەبیتە 0. 16 کەم 8 8 0 کەم 0 0 فاریزە دێتە خوارێ 9 کەم 4 دەکا 5 واتە بەهای
ئەو بڕە دەکاتە 5 و فاریزە 0.8 لە 100. زۆر ئاسان بوو. تەنیا پیتەکەی لابە لە جیاتی ئەو ژمارەی کە هەیە دانێ و ئەژمێر بکە. ئێستا تەواو بووین.